فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دژی نرخی زۆری کارەبای پرۆژەی ڕووناکی هاتنە دەنگ و راپۆرتێکیان لەو بارەیەوە دایە داواکاری گشتی سلێمانی بە ئامانجی جوڵاندنی سکاڵا دژی پرۆژەکە کە ئێستا بۆتە بارگرانیەکی دیکەی دەسەڵات لەسەر شانی هاوڵاتیان. ئێمە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکان تۆمارمان کردو لە لای داواکاری گشتی داواکاری گشتی بە ئەرکی خۆی هەستێ لەبەر ئێمە ساڵی پار لە مانگی 2025 لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە داوامان پێشکەشی بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانی کرد، داوامان پێشکەشی بەڕێز پارێزگاری سلێمانی کرد بۆ ڕای گشتی راپۆرتەکەمان بڵاو کردو دوو کلێنی گەورە لە پرۆژەی ڕووناکی هەیە. یەکیان کلێنی پاراستن و بەردەوامی پرۆژەکەیە، یعنی تۆ ئەگەر پرۆژەی ڕووناکی ڕاگەیاندووە ئەبێ زەمانی بەردەوامیەتی بکەیت. ئیسیمراریەتی پرۆژەکە لەگەڵ ئەوی درۆن بەر کۆرمۆرکە و کارەبا پەکی کەوت بەڕێزانە و کاتە ژووتمان لە 100 تا 400 ئەم نرخانە گۆڕاون. چوار هێندە بەرز کراوەتەوە، 18 دینار کراوە بە 76 دینار کە کاتێک ئەمە بۆ هەموو سێپەکانی کەش لە کاتێکە ئەمە لەسەر داهاتی تاک لە هەرێمی کوردستانە جێی نابێتەوە. لە پاڵ بێموچەوی و سزبوونی بازار و بێکاریدا نرخی کارەبا لە پرۆژەی ڕووناکی بووەتە کێشەیەکی دیکە بۆ خەڵکو و دەچیتە ناو هەر کۆڕ و کۆمەڵێک هەمووان هاواریانە بەدەست ئەو پارە زۆرەی کە بۆیان هاتۆتەوە. هاوڵاتیان دەڵێن ئەم پارە زۆرە لە توانای گیرفانی ئێمەدا نییە. ئەمانکە ئێستا وەستان بۆ هاتۆتەوە؟ ئەم وەستما بۆ هاتووە دوو دوێنێ بۆمان هاتۆتەوە. چەندە؟ 66 بۆ یەکمان. ئەی زۆر نییە 66 بەراوەڵات زۆرە. با 25 بێخەی چێکە؟ ئەوە نییە زۆر بەکارەهێنی کارەبا زۆر بێتەوە؟ ئەم مانگە لەوان دوایە تۆزێ باشتر بێت. ئەی کاکە تۆ هینە هەیە بۆیلەری هەیە و تێنی هەیە هەموو ئەتۆ هەر نابێ بەکاری بێنیت. ئەی بۆچیدا؟ ئەی کارەبا بۆچی بە قوربان؟ ئەم مانگە 74,000 بۆ هاتووە. ئەو تەکسیەمێ نە مەعاشمێ نە عایلەم لەسەرە بەخوا نەخانووی خۆمە 74,000 کارەبام بۆ هاتۆتەوە. شت زۆر بەکارەهێنی وەڵی شت نەوەڵاشت بۆیلەرمانەیە بەخوا ڕۆژ وایە سەعاتێ نیو سەعات نەوەڵاشتی گەورەمان نییە تەلەڤیزۆنمانەیە سەلاجێمان هەر ئەوانەمانەیە. یعنی دەستیشی پێوە گرتووە ئینجا هەرە بەخوا لە ماڵش لەگەڵ ماڵە بوونە دە هەرامە لەسەر وتیانە بەخوا کە کارەبە 74,000 بۆ هاتۆتەوە. پێشتریش عومەر عەبدوڵڵا ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە دادگای فیدراڵی سکاڵایەکی دژی گرانی نرخی کارەبا لە پرۆژەکەدا تۆمار کرد. ئێستا شاوەکان لەسەر داواکاری گشتین کە وەکو بەرگریکاری مافی گشتی سکاڵا دژی کەم و کوڕی و نرخە گرانەکەی کارەبای پرۆژەی ڕووناکی بجوڵێنێت و هاوڵاتیان لەو ستەمە ڕزگار بکات کە بووە بە هەڕەشەیەکی مانگانە لە سەرگیرفانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.